لە یادی ڕۆژی جیهانی گەشت و گوزاردا سەرۆکی گشتی دەستەی گەشت و گوزاری هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت لە مەودوا دەبێت کۆمپانیا و پرۆژە گەشتیاریەکانی هەرێم سەدا 30 کارمەندەکانیان ئەو کەسانە بێت کە دەرچووی زانکۆ و پەیمانگا و ئامادەییە پیشەیەکانی بەشی گەشت و گوزارن و ئەمەش دەبێتە هەنگاوێکی باش بۆ دامەزراندنی ئەو کەسانە لەو کارتەدا. ئێمە لە دەستەی گشتی گەشت و گوزار مەرجی ئەومان داناوە کە دەبێت لە سەدا 30 دەرچوانی پەیمانگا و ئامادەیی و بەشەکانی کۆلژی گەشت و گوزاری لە تەواوی زانکۆکانی هەرێمی کوردستان ئەو گەنجانە لە کوڕان و لە کچان دەرفەتی کاریان بۆ بڕەخسێنین لە ڕێگای خولی ڕاهێنان و پەرەپێدانیانەوە دواتر دابشکردنیان بەسەر تەواوی کردە گەشتیاریەکان لە هۆتێل و ڕستۆرانت و کۆمپانیا و شەریکاتەکانی تایبەتمەند بە گەشت و گوزاری لە هەمان کاتیشدا نەک تەنها دەرچوانی گەشت و گوزاری بەڵکو پەیمانگا و زانکۆکان ئەوانەی ئارەزومەندن نەکەرتی گەشتیاری کار بکەن دەتوانن سودمەند بن لەم دەرفەتە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتەکانمانەوە سلەیمانی هەولێر دوهۆ گەرمیان ڕاپەڕین هەڵەبجە ئێمە بانگەوازەکەین بۆ دەرچوانی گەشت و گوزاری بۆ ئەوەی ڕاهێنانیان بۆ بکەین. بڕیارە لە داهاتوویەکی نزیکدا لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم چەند پرۆژەیەکی گەشتیاریش لە شاری سلەیمانی جێبەجێ بکرێت بەمەبەستی زیاتر پێشخستنی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان و بەتایبەت شاری سلەیمانی. پلانیش هەیە لە ژێر چاودێر و ڕاستپاردەی بەڕێزکا قوباتدا کە ئێستا خەریکی ئامادەکردنی دیزاین و پلانی تەواوین بۆ سەری گۆیژە و ئەزمەڕ و چەمی قلیاسان و هەموو شوێنە گەشت و گوزاریەکان بۆ ئەوەی لە داهاتوویەکی نزیکدا ئەم پرۆژانە بخەینە بواری جێبەجێکردنەوە. هەنگاونان بە ئاڕاستەی زیاتر پێشخستنی کەرتی گەشتیاری و دامەزراندنی گەنجان و لاوان لە پرۆژە و کۆمپانیا گەشتیاریەکان شارەزایانی بواری گەشتیاری بە گرنگی دەزانن و داوا دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی و پشتیوانی زیاتری ئەو کەرتە بێت چونکە سروشت و هەڵکەوتەی جوگرافیای هەرێم بەجۆرێکە کە چەندین ناوچەی گەشتیاری و شوێنەواری گرنگی تێدایە و ئەمەش دەبێتە دەرفەتێکی باش بۆ زیاتر ڕاکێشانی گەشتیاران لە وڵاتانەوە بۆ هەرێم و زیادکردنی داهات و دۆزینەوەی هەلی کار بۆ چەندین گەنج و لاو لەو بوارەدا. هێمن کەمال، کورتساد نیۆز، سلەیمانی.